نا ئێستانە لە داهات و سوکاتێ بە هیچ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ناکات جای ئەوەی کە ئەو کەسی کاوان باسیەکەن سمبولی نیشتیمان بێ. ئێمە کاری ڕۆژنامەوانی خۆمانەکەین. ئەوەی کە ئەوان باسیەکەن هیچ موبەڕیرێکی یاسایی ڕۆژنامەوانی ناگرێتەوە. بەڵام ئەم تەوقیتەوە هەڵبژاردننی لەم کاتەوە فشارکردن لە NRT پێمانەڵێ کە بابەتەکە سیاسیە. پارێزگاری هەولێر باز لەوە دەکات کە هەڵقوتانە سەر نووسینگەکە لە هەولێر لەلایەن هێزی پۆلیسەوە بووە نەک ئەو پرسیارە لە جەنابتەکەم هیچ مؤسسەیەک لەم وڵاتەیە بەبێ فەرمانی حیزب ئەتوانێت کەناڵێکی ڕاگەیاندن نووسینگەی کەناڵێکی ڕاگەیاندندا بخات بێگومان ئەنجا ئێمە تاجروبەی دنیامان لەگەڵ پارتی یەکێتی هەیە. سووتێنراوین داخراوی ناتونێت سەرمان لیان داوین چوزانم ینی زۆرترین پێشەلکارەکانی بواری ڕاگەیاندن پەیامنێران ڕۆژنامەنووسانی NRT بوو. ئێمە زانین کە ئەوان بە چ جۆرێ مامەڵەمان لەگەڵەکەن بەڵام خۆی ئێمە قسەمان نەکردووە. بەڵام ئاڵین لەم تەوقیتە پەنابردن بۆ بابەتە بابەتێکی سیاسیە و حیزب لە پشتیوێتی هیچ ئەوە کە هیچ کە بەبێەوەی فەرمانی دادوەریشان پیشان بن نووسینگەکان داخستوین جگەلەوە لە سۆران لە بەشێکی زۆری ناوچەکانی تا ئەسڵان لە ڕێگەی دەستگامریەکان و پیاوتون نابێ ئیشی ڕۆژنامەوانی بکەن بۆ NRT وان پەیامنێری هەمن پیاوتون نابێ ئیشیان بۆ بکەن و ئێوە داخراون کە ئەمە بە تەواوی نایاساییە چۆن وا مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسەکرێ. ئەسڵەن ئەمەی کە ئەمان کردویانە من لە قسەکانیشما باسم کرد جۆرێک لە یەکریزی لە ناو هەرێمی کوردستانە دروست بوو بەرامبەر بەباردۆخی ڕۆژئاوا جۆرێک لە عەتف بەرامبەر بە یەکتر دروست بوو. ئەمە جۆرێکە لە لێدان لە دوورخستنەوەمان لە یەکتر لەوەی کە کەس دەبەتەنی شتێکەوە نەوەستێ لەبەرەوەی ئەمەی کە کراوە بەڕاستی شتێکی هەڵەیەوە بۆ سومای هەرێمی کوردستان خراپە. دەڵێت دەمە سەرجەم نووسینگەکان لە سەرجەم شارەکان دەگرێتەوە لە سلێمانی هیچمان پێ نەگەشتووە. ئەوەی کە ئەوانێڵێن سەرتاسەریە بە وتەی پارێزگاری هەولێر کە داواکاری گشتی وای وتووە بەڵام هیچمان پێ نەگەشتووە. سندیکا و سنتەرەکانی داکۆکیکردن لە من خۆم لەگەڵ سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان قسەم کرد هیچ قسەیەکی نوێیان نەبوو. وتمە ڕاگەیاندراوتانە بێ ڕاگەیاندراویشان تام ساتەن نەبووە تەنها میترۆ داکۆکی لە NRT کردو لە نووسینگەکانمان. زۆر بەخێر بێ.